گوێم بولێرە مشتری هاتووتی ملپێچێک مەوێت کە دڵی کچان بێت بالضبط ئەرێ وەڵا هەیە بە هەموو شێوەکان مەسەڵەن هەر یەکەی تعبیرێکی لێکە هەیە ئەڵێتن دڵی کچان مەوێتن هەیە ئەڵێتن ینی ملپێچێک مەوێتن لە خۆشەویستنی کەسی خۆم بەڕاستی ئەو ساڵەکە زۆر جیاواز بوو لەگە ساڵانی تر لە ڕووی گۆڕینەوەی هەدیە ینی زۆر هەدیە گۆڕاوەتە لە نەعبەینی کوڕ و کچەکان هەبوو 100 گوڵمان هەبوو ئەوڕۆبەیەک جار بۆ خۆشەویستەکەی کڕیوەتی هەمووشی سوور بووە سەرە ساڵانیش دائیمەن گوڵوایە گران دەبێ ینی لە بەرەوەی باڵێن سەرە ساڵە کریسمسە هەموو جیهان گوڵ دەکڕیتن ئەجە گوڵ ئەگەر مەسەلەن تا ئێستا بە 2000 بی بۆتە 2500 دینار ینی شتێک گران بۆ بەڕاستی نرخەکەی تایبەت گوڵی سوور گران بۆ بەڵێ ملپێچشتی سوور زۆر لێرە ئەبین ئەوانە خواستی چۆنە لەسەری ئەوان ئەو ساڵەکە بوویتە ترێن بەڕاستی ئەو ملپێچە سوورانە شتی زۆر تایبەتن ئەو ساڵەکانی بوویتە ترێن خەڵکێکی زۆر سەردانمان دەکات بۆ کڕینی ئەو ملپێچە جایە بە تایبەتی کوڕەکان بۆ کچەکان دەکڕن زیاتر کوڕ بۆ کچێبە بەڵێ کوڕەکان زیاتر بۆ کچەکان دەکڕن بۆ دۆستەکەیتی یان بۆ هاوسەریتی بەڕاستی ئەوە زیاتر لەوەی هاتووە ئەفلام کارتۆنێکە و بەنێوی مێکسا بوو کە لە کۆنەوە هەبووە ئەو ساڵ بوویتە ترێن لەسەر ئەو مێکسای مەسەلەن ئەو کوڕ و کچەکە لێنەوە بەفربینە ئەو ملپێچەی لە ملی خۆی کردێتەوە و لە ملی ئەو کچێ کردە جا لەگەرەوەی تەقیتەوە ئێستا بوویتە ترێن ینی تایبەت لە عێراق لە کوردستانی خۆمان با بڵێن زۆر ینی فرۆشراوە بەڕاستی ئەو ساڵ گوێم بولێرە مشتری هاتووتی ملپێچێک مەوێت کە دڵی کچان بێت بالضبط ئەرێ وەڵا هەیە بە هەموو شێوەکان مەسەڵەن هەر یەکەی تعبیرێکی لێکە هەیە ئەڵێتن دڵی کچان مەوێتن هەیە ئەڵێتن ینی ملپێچێک مەوێتن لە خۆشەویستنی کەسی خۆم مەسەڵەن ئەمەش لێرە لەوانە ڕازێن و بە جوانترین دیزاین مەسەڵەن یان هەبوو با بڵێن دێتن جلک و بەرجی لۆدینی مەسەڵەن فانیرێکە لۆی دینیتن لە دەرەوە دینی کە هینا لێرە مەش جوانترین دیزانی لۆکەین و لێ ڕازێنەوە پێشکەش بە خۆشەویستەکەی کاتن و ئەو سەیوانش هەبووە ئەو سەیوانش ینی تەڵەبی هەبووە بەڕاستی ئەوەیان ئەوە سەیوانەیە کە با بڵێن بە گوڵی پلاستیک و بە گوڵی تەبیش سامان کردووە ئەوە شتێکە با بڵێن ئەوەش ینی فرۆشراوە ئەو ساڵەکە هاتوونە زیاتر ڕەنگە بوونە و کەش و هەوا ساردە و بەفربارینەوە بالضبط ئەرێ وەڵا جا ئەوەشیان هەر هەبووە مەسەلەن هاتینە ئەوەشیان زۆر تەڵەب کردووە و ئەوەش فرۆشراوە ئەو ساڵ بە بەراورد بە ساڵان